یکمین کارگاه دروستکردنا موکیتی لهولێرێ دکاره هیا 10,000 متر دوجا ji موکیتی di rojekê de dروست bike. Bi sedan ji rengên bendûkî zêdetirî 105 modelên cuda bi karanîna amîrên Englîzî û Almanî mokêtî berhem tînin. Çewaniya beremanîna mokêtê li Kurdistanê li Hewlêrê di Rûdawê de bibînin. لنافچه تیمار یا پیشسازی لهولێرێ ev grupa kargehan di sala 2016 de li ser rûberê 13,200 metrên dûca dest bi beremanîna moket, dûşekên springî digel mobilyata kirin. Kargeha Fomex dibe yekemîn kargeha Kurdistanî û Kurdî ku mokêtî bi amîreyên kualtî berz berhem bîne. Ev kargehe dikare mehane heya 300,000 metrên dûca ji sedan reng û curên cude bi destên lawên Kurd li Hewlêrê û di nava vê kargehê de bê karanîna teknîkan nûî her wiha hinekî perçeyên van amîran ku ji hizir û pêşkeftina van lawan di buwarê pêşesazî de hatîne drûstkirin û mokêtî berhem bînin. بینرین مدین کردستان بینرین روداوی حسکرین کارگان و برهمن خمالی پیش سازن هجا از دلیر تلیمه ایجار لباجار هولێرê لنافچه تیمار دناوا یکی جه گرنگترین کارگاه و مدرنترین کارگاه دروستکردنا کارپت آنکو موکیتی اف کارگاه دکاره در روژه ده زیدتری 10,000 متر دوجا یعنی موکت اوهان بدهان جور و رنگ و ستایلن جواز و مدلن جدا برهم بینه زیدتری هفته گنجن من باجار هولێرê اوی کارگاه آمیرین و اپره و دبن تمان دمیده اوان موکتن اوها کو 10,000 متر دوجا اگر 24 دم جمیران کار بکپتن 4 دم جمیران ده دکارن هستو 6 توبن اوها ین موکتی برهم بینش بلی موکتی اف گنجن هنه آمیرین اوهاین پری تکنولوژیا و روبوتیک جی لباجار خواه لحولێرê دروست کردن و ناوا کارگاه خدا بکارتینن گلمه بن ده برنامه ما یا ایجار یا میدین کردستان ده امی نشانی ها بدین چوا موکت به کوالیتی که برز لحولێرê ده ناوا وی کارگاه ده ده برمانین روزانه ده هر 8 دم جمیران ده ev amîrên hene dikarin heya 6,000 metrên dûca ji mokêtî dروست bike. Ji bo drûstbûna mokêtî dibe bendûk an ku daw yê taybet bi mokêtan ve bêbkaranîn ku heya niha ji welatên cude û yên biyanî tên nava vê kargehê. ev bendûke ji madeyên plastîkî, polîster û pamûkî her wiha vîros hatîne beremanîn.
ئەمە خاوەن کۆمپانیا و کارگەی فۆمێکسین کە خاوەن پرۆژەی دروستکردنی مۆکێت و دۆشک سپرینگ و مۆبیلیات لە ساڵی 2012 پرۆژەکەمان تەقدیم کرد وەرمان گرت لە 2016 دەستمان بەوە بەرهێنان کرد لەو کارگەیە 170 إلى 75 کوردە کە 65 إلى 75 نەفەر کار دەکات هەموو خاوەن پسپۆرن لەو کارگەدا هەمویان خەڵکی شاری هەولێرن و هەندێک شارەکانی دیکەش هەیە خەڵکی بیانیمانتیان نییە زۆر بە جوانی ئیش دەکەن و هیچ ڕۆژێکی تعتیلمان نییە ئیشەکەشمان حتا ئێستا بەردەوامە افسی آمیرن چینینه یان جی درست کردن موکتینه هر یک جوانه جیدن جداه هر یک جوانه چند مدل جواز جموکتی درست دیگه اف آمیر به چند قناغان بشه یکم جموکتی درست دیگه یکم جار دبش بو هر مدلکی یا نقشه که تایبت و دست نشان کری بشه برم آنینه پلانا خواه نقشه موکتی بخند نوا کمپیوتر آمیری ده ئێمە لە 8 ساعتە تقریبان 4000 لە شیفتێکا 4000 مەکینەی یەکەم مەکینەی دومیش عینەن چت بەس مەکینەی سێوەم هەتا 6000 7000 لە شیفتێکە بەرهەمێنانی موکتی هەیە لەم قسمەتیشە ئەو موکتەوە دروست دەکرێ موکتی خامە ئیشی دەمێنێ خلاص نابێ مەکینەیەکمانەیە بەناو مەکینەی تراش مەکینێ تراشی دەدا بەرزی و نزمی بلین داواکەی دەگرێ عەدلی دەکات مەزبوطی دەکات دوایەوە دەچێتە ناو ئەو مەکینە گەورە لەولاو بە ناو ڕام اف در ji du qatan û diham beşin bendûkî pêkdê li her qatekî dibe 825 bendûkên 4 kîlogramî li dûf rengên destnîşankirî li ser her qatekî li dûf kûdekê taybet bi amîrê çênînê ve girêday dabinin. ev amîr hemû davên bendûkî ji beşê bendûkî radikeşe. Birêya van derzîkan li ser tabanî an ku ev maddeyê nalyûnî ye heya mekîne bikare li ser çînînê bike. Di nava hêlê didanin. Her tûbekê evî maddeyê ku jê re dibêjin taban 1200 metran dirêj e û firêya wê jî 4 metre. ڕوبەری کارگەکەمان 13200 متر دووجایە لە کارگەی مۆبیلیات ڕۆژانە تانی 8 إلى 12 تاخم بەرهەم بێنین لە کارگەی دۆشەکدا ڕۆژانە 70 إلى 100 دۆشک بەکاربێن بە جۆرە زۆری قیاسات لەو موکێتیش ڕۆژانە دەتوانین ئەگەر شەفتی نوێکی شێ بکەین 5000 مترە ئەگەر بەردەوامی دوو شەفت شێ بکەین دەکا 10,000 متر ڕۆژێ 10,000 متری دووجا کارگەکەمان زیاتر لە ئەوەی موکێتی زیاتر لە 100 دیزاینمان هەیە هەمووی دیزاینی بە جۆرەی مواسەفاتی دووەلی
دو کارمند به بردوامی چاودیریا هویر یا 1605 درزی کن به مکینه دکن. اگر یکی جوانجی بقتاندن آنکو پچراندن، هر یک سر اتوماتیک آمی رادوسته یان اوخه رادوستینن. و کارمنجی سرپرشتیا کوالیتیا کنترولا برهمی دیکن و قطاندنا اوی بندوکیجی چاره دیکن. بینن مدین کردستانه، بینن بر چاون خواه یان جین سر خواه داد مشک خواه داد چه بکن. 1605 خانمن دانشینه لسر مکینه درواره و پاورا همو پیک و یک کمباره ددرین یانجی درست دکن. اف مکینه هنه بوی آوای کار دکش دو رزن درزیان پیتن سرین درزیا رزا پیشیه 825 سرین درزیان و رزا پاشیجی او جی 825 سرین درزیانه یعنی سرجم وان 1605 سرین درزیانه اپاورا موکیتا که اوها درست دکن. باشه اف 1605 سرین درزیه دبا 1605 بکرین اوهاین داوین اوهاین 4 کیلو ارتدنافا اویری دا بین دانین هیا بکاره بشوازه که فول اتوماتیک اف ماکینه اوان داوین ها ین حوصا را کشه و بکه موکیتک. اف آمیره هنه اگر 8 دم زمیران کار بکه و چند کارمند چاودیری وی بکن آنکو سرپرشتی وی آمیری بکن دکاره دوان 8 دم جمیرنده هیا 4000 مترین دوجا بینرین محضر بکن 4000 مترین دوجا ین موکیتی دکاره ده 8 دم جمیرنده درست بکن. ام هن بین بحثان دک داتاین بچوکتر بکن آنکو اف ماکینه هنه دکاره چه بکن هر برینک آنکو فرهیا هر موکیت که اف آمیره چه دیگه 4 متره 205 متران بدری جایی آنکا 4 فی 205 به 1000 متر دو جای موکیت اتوماتیک دبرن دیگه تو بکی کارپت آنکو یه موکیت هنه و دوف دا دبن ناف آمیره کدن دا و قوناها دوام یا درست کرنا موکیت یا داویه الوی داره کار دیگه ادناوا بشه بر همه اینانه دا سه آمیرن اوهاجی هنه. او آمیر دکاره دی یک دم جمیر ده 500 مترین دوجا جموکیتی بنخش درست بکه. آمیر دوام جی جوره که دنیا موکیتی درست دکه. او جی دکاره دی یک دم جمیر ده 705 مترین دوجا جموکیتی درست بکه. آمیر سیم جی به همان شوازه آمیر یکم کار دکه که دکاره 500 مترین دوجا جموکیتی دی یک دم جمیر ده برهم بینه. هر سه آمیرن وی بشه برمانینه به هفرا دکارن ده ما 8 دم جمیرنده هیا 14,000 متر دوجا ین موکیتی درست بکن و ده 24 دم جمیرن جده هیا 42,000 متر دوجا دکارن موکیتن جده برهم بینن. مەکینێ ڕام ئەو سیکۆتینە دێتە پشتی و قماشەکەی پشتی و دەڕواتە ناو فڕنی و لەو لاو زیادەکەی 4 متر 1 سانتیمان بۆ داناوە بەرینی زیادەکەی دەبڕێت و دەڕواتە شوێنی کۆنترۆڵ 3-4 کەس لەوێ کۆنترۆڵی دەکەن عایبی ئیرادێکی نەوێ هیچ گونە عایبێکی نەوێ دێتە ناو ژیباکس و تەنیشتەکانی بە عەمەلەکان ئۆڤەر دەکرێت و دێتە ناو ژیباکسێتر لەو ژیباکسە هەمیزان جەماعەت کۆنترۆڵێکی دەکەنەوە هەمیزان عایبێکی نەوێ ئۆڤەری تەواو بێ کێشەیەکی نەبێت دێتە ناو تۆپسارما و لولی دەدا بەرینی 4 مترە دەکاتە 30 متر درێژی.
اف آمیر مزن و دریش جرا دبیجن رام کو 105 متران دریجه و همه اتوماتیکه بشکش وی آمیره به دست کارمندن کرد ین وی کارگه هاتینه درست کرن و یه دنجی آلمانیا و ایتالیا درست کرده اف دو تانکی هر یکی جوانه 25 تنه ماده لاتکس وکو چسبک تیپ کار اینان دناوا موکیتی ده 5 تنن وی ماده لاتکس بش 240,000 متر دوجا این موکیتی دیگه رول موکیت بش چنینه دخن ناوا آمیر رام ده اف آمیره اتوماتیک موکیت را دیکشه و دبه بش جی باکس کل وی داره موکیتی کوم دیکه اف در موکیت هاتیه چنین راز ودکه کش بش جی باکسی را دیکشه دبه بش لاتکسی اف آمیر لبش لاتکسی به آوائک روبوتیک و اتوماتیک به قباره 2 ملیم اوی ماده لاتکس لسر موکیتی بلاف دیکن کارگەی موکێت کارگێکی زۆر ئاسان نییە دەعممان نییە لای حکوومەتی خۆمان لەبەرەوەی ئەو موکێتی هەموو لە دەرەوە دێ مەدعومن منافەسەی زۆر بەقوت هەیە لەگەڵمان ینی بەڕاستی خنکاینە ئەمە خنکاینە لە دەست خاصەتەن تورکیا و ئێران بەلاخەس تورکیا ناتوانین منافەسەیان بکەین بۆیە ئەمە داوامان لە حکوومەتمان هەیە دەعممان بکەن ئەو موکێتە بۆمان گومرگی زیاد بکەن بۆمان بپارێزن بتانین ئەمە ئیشی خۆمان بکەین بەڕاستی ئەوی هەمان بوو نەمان بوو لێرەمان سەرف کردیا ئێستش کە ئەگەر ئەوها بکرێت داعمان نەبی بەڕاستی ئەمە فەشەلمان پێ دێت اف قناخ قاتکی کو بوجیریا موکیتی ددانن لسر و به هف راب گل موکیتی هات که چنین گره ددن پاشان نخش دیگه و دبه بشه فرنه اف فرنه 12 متران دریجه موکیتی بلزاتیا 2.5 متران دخوله که ده دبه پلین گرماتیه لسر موکیتی 220 پلین گرماتیه و جیریا موکیتی جی 108 پلین گرماتیه دناوا اوی فرنه ده پشتی موکیت جفرنه دردی که و ماده لاتکس دناوا موکیتی ده اف بشه هشک دیگه و دبه بشه برینا لاین موکیتی کو بری موکیتی دیگه 4 متر و دیچه بشه کوالیتی کنترول لوی داره همو موکیت متر به متر تی کنترول کرن پاشان دیچه بشه اوور کرنا هر دو لاین موکیتی من هم مامستا عبدالعزیز حسین محمود مامستای خانه نشینم 7 ساله لیره ایج دکم روزانه تقریبا 35-36 توپ ایج دکی اگه ایش من لیره بیا و لیره ایج دکم لأوفر ایج دکم اگر نه لکوشه ایج دکم کوشه کانش بجوانی کوالیتی درجه یکا نک لکردستان لعراق تاکا معمله تاکا کارگیه که اما ایشی لی دکی که من ناتانم لمالا و دانشم لبروی لمالا و تمنی دکوم خۆم کە خۆری کردووە لێرە هیچ دەکەم کە سێمانجی زستانی لێرە ئەو فەسلانە هیچ لێ دەکەیت کە فەسلی دی
موکێت لە ئەوەی بوو لە قەنەفە کومبار لە کۆسە ئیش دەکەم. اف بشه پاکتینگیه رونن موکتی هاتیه برامانین لداوی امیر رام اف بش موکتی دیکن رونو برهمتینن هر روله که جوانه که هاتیه پاکت کرن 30 متران دریجه و فرهیاویجی 4 متره آنکو ام دکارین بیجین هر روله که جوانه 120 مترن دوجا ین موکتی پیک هاتیه و پاشان دبن کوگه و دوفدا دچت ناوا بازار کردستان و عراقه ده. ئێمە وەکو کارگە و کۆمپانیای فۆمێکس تاوەکو ئێستا توانیمانە بە نزیکەی 100 تاوەکو 150 زۆر لە نەخش و ڕەنجی جیاواز مۆکێت بەرهەم بهێنین کە سەرجەمیان بەدەست ستافەرچی خۆماڵیە کە سەرەتا بە خۆمان ڕاهێنانمان پێکردوون و فێری بەکارهێنانی ئامێرەکانمان کردوون چکە لە ڕاستیدا و ئامێرانە بەکارهێنانیان ئەوەندە ئاسان نییە بەخۆشتان بینیتان کە زۆر ئالۆزن و زۆر وردن بەس بە خۆشحاڵیەوە توانیتیان بە ئاسانی بەکاربێن و بە پرۆفیشناڵانە بەرهەممان پێشکەش بکەن ئەوەی کە جێگای خۆشحاڵیە بەرهەمەکانمان لەلایەن هاوڵاتیان چ لە ناو کوردستان چ لە بە ناوڕاستی عراق و باشووری عراق پێشوازێکی زۆری لێ دەکرێتن بە خۆشحاڵیەوە توانیتمان بەرهەمەکانمان ڕەوانەی دەروی وڵاتیش بکەین بۆ نمونە وڵاتی وچی سووریا و لە داهاتووشدا لە پلانماندا هەیە کە بە ڕەوانی وڵاتانی دراوسەی عراق بکەین کوێت ئوردن سعودیا. ئەمە لە پلانی ئایندەمانەوە لە دەستمانە ئێستا پارتەزەوێکمان وەرگرتووە 5,000 متر بۆ دروستکردنی کارگەی داو. کارگەی داو بریتێ لە مەکایانی ئەڵمانیا حەسرەن ئەڵمانیا ڕۆژانە دەتوانین زیاتر لە 10 تەن مادەی داو دروست بکەین حتا تەزدیریش بکەین بۆ جنوبی عێراق لەبەرەوەی کارگەکش هەیە لە جنوبی عێراق ئینشاءالله کارگەی دیکەش دەکرێتەوە ئەمە دەتوانین دامیان بکەین لەو کارگەیە زیاتر لە 25 کەس ئیزافە دەکرێت هەموو خاوەن پسپۆر مهندس ئیش دەکەن لەبەرەوەی کارگەکە لێرە نییە و یەکەمین جار دێتە ئەو یەکەمین جارە دێتە هەرێم و هەوڵی دەدەین بۆ مستەقبەلی زیاتر دیزاین و شتی دیکە ئیزافە بکەین. دوان 10 سالن درباز بویده لطوای کردستانه بسادان کارگهن پیشکفتی و جور بجور به تکنیک که باش و کوالیتی برز هاتین آوا کرن به هزارها برهمین جده به دستن لاوین مین کرد برهمین خواه دناوا بازار کردستان و عراق ده دفروشن افکارگاه برامانینا موکتان یکش وان کارگهان بویه